والله عزمي على مقاوي بخاطر ماشي صعب دبيتنو هیچ ناتانم سرم دێشی خۆم دێ مادی دەبم ناتانم بەبێ قاوە هیچ. فاتمە خان ڕۆژانە چەند کوب قاوە دەخۆیتەوە؟ وڵا من ڕۆژانە 3 کوب 4 کوب دەخۆم زیاتر یعنی ئەمن زۆر حەزم لە قاوە ئەمن مدمنی قاوە. زۆر باشە ئەی لە ماڵەوە هەر خۆت ئەی خۆیتەوە یان دایکت باوکت خوشکەکانت؟ ئەمن دەخۆم داکم دەخوا لەگەر خوشکم هەمومان حەزمان لێە لەمارە زۆر حازر دەکەین قاوەی ئەمریکان و قاوەی قزوان ئەوان هەمومان حەزمان لێە. زۆر باشە فاتمە خان ئەی ئەگەر هات و ڕۆژە قاوە نەخۆیتەوە چیت بەسەر دێ؟ والله هیچ ناتانم سرم دێشی خۆم دێ مادی دەبم ناتانم بەبێ قاوە هیچ. تا ئێستا گرانترین قاوە کە خوار بێتەوە بەبیرت بێت چەند بووە؟ چەندیت پێداوە بە پارە؟ 12,000. کامە جۆری زۆر بەدڵە تۆ کە بە تایبەت ئەخۆیتەوە کامە جۆری؟ سپانش لاتە و بێزگەلەوەش ئەمریکانۆ کە زۆر خۆشە ئەگەر بتەوە لە کاتی ئیش بەکاری بینی ئەمریکانوە ئەگەر بتەوە لە بۆی کە کەیفی لێوەرگێ سپانش لاتە زۆر خۆشە. لە ماڵەوە هەر خۆتەی خۆیتەوە یان کە سوکارە دایکت باوکت ئەوانی تریش؟ شتەکە ویتە کولتور لە ناومان لە عایلی پێکەوە دەخۆینەوە وێزگەلەوەش لە شوێنی کارەکەشم هەمومان پێکەوە تیمەکە دەخۆینەوە. والله عزمي على مقاوي بخاطر ماشي صعب دبيتنو اگر قهوه تر بیت چکولت بیت قزوان بیت قهوه که باشه دخوام زواجی دوري کاک عازی جەنابەت چ قاوەکت زۆر حەز پێ ینی دەیخۆیەوە بە بەردەوامی؟ بخوای بەردەوامی چکولێت و قەزوان چکولێت و قەزوانەکە لە هەمان خۆشترە پێ. قاوەیەکێکە لەو خواردنەوانی کە لەسەر ئاسی جیهانە بخۆری زۆرە و یەکێکە لەو خواردنەوانی کە سوودی ئێجگار زۆری هەیە و زیانیشی هەیە. ئەو کەسانی کە پێویستە قاوە بخۆن پێویستە زیادڕەویتیان نەکەن ڕۆژانە لە 3 کوب هەتا 4 کوب زیاتر نەخۆن و لە سەعاتی 6 ئێوارە بەولاوە قاوە نەخۆن لە کاتی بەیانیان لە عەسران ئەتوان قاوە بخۆنەوە ئاساییە و قاوە بۆ نەخۆشیەکانی وەکو شەکرا وەکو نەخۆشی شەرپەنجە جۆرێک لە شەرپەنجەی کۆڵۆن و شەرپەنجەی جگە زۆر باشە.